پرۆژیاسای حەشدی شعبی لە پەرلەمانی عێراق شێنراوەتەوە. ئەمریکا هەڕەشەی چی لە عێراق کردبوو ئەگەر پەسەند بکرێت؟ چارەنووسی پرۆژەکە دوای کشاندنەوەی چی لێدێت؟ ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد 10 ڕۆژ لەمەوبەر پرۆژیاسای حەشدی شعبی لەلایەن حکوومەتەوە کشێنراوەتەوە، ئەوەش دوای زیادبوونی فشارەکانی ئەمریکا لەسەر پرۆژەکە. تفاجأنا عند سؤال الرئاسة عن القانون الحشد، أين قانون الحشد؟ وإذا تفاجأنا بجواب من الرئاسة تم سحب القانون من قبل الحكومة. القانون كامل قراءة أولى وقراءة ثانية نسميه قانون الهيكلية. ئەمیر مەعموری ئەندامی پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کرد پرسیاریان لە سەرۆکاتی پەرلەمان کردووە لەبارەی یاسای حەشدی شعبیەوە، بەڵام تووشی شۆک بوون کاتێک وتیان لە 10 ڕۆژ لەمەوبەرەوە لەلایەن حکوومەتەوە کشێنراوەتەوە. لە کاتێکدا یاساکە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرابوو مشتومڕ و کێشەی لەسەر نەبوو. دەژڵێت سەرۆکاتی پەرلەمان هۆکاری کشاندنەوەی پرۆژەکەی بۆ ئەوە گەڕاندۆتەوە کە حکوومەت دەیەوێت هەردوو پرۆژیاسای هەیکەلیەت و خزمەتی پیشەی حەشدی شعبی یەک بخات لەگەڵبوونی فشاری ئەمریکا لەو بارەیەوە. نحافظ على استقلال العراق وسيادته. ونحافظ على استقلال العراق وسيادته. ئەوە لە کاتێکدایە بەشێک لە فراکسیۆنە شیعەکان بەنیاز بوون بە جلوبەرجی سەربازیەوە دوایین هەوڵ بدەن بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسایی کە تەنها دەنگدانی کۆتایی ماوە، ئەوەش دوای ئەوەی پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی یاساکەی تێپەڕان. پرۆژە یاساکە کە ئامانجلەی ڕێگریکردنە لێخستنی نزیکەی 300,000 ئەندامی حەشدی شعبی لەگەڵ دامەزراوە ئەمنیە فەرمیەکانی عێراق و گۆڕینی بەیەکەیەکی سربەخۆ کە پەیوەست بێت بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقەوە فراکسیۆن و لایەنەکانی دابەش کردووە. لە چەند هەفتەی ڕابردوودا ئەمریکا بە فەرمی عێراقی لە مەترسیەکانی تێپەڕاندنی پرۆژە یاساکە ئاگادار کردەوە، ئەوەش تا ڕادەیەک هەوڵەکانی تێپەڕاندنی پرۆژەکەی خاو کردوتەوە، بەڵام وا دیارە فشارەکان نەیانتوانیوە گروپەکانی حەشدی شعبی لە هەوڵەکانیان لەو بارەوە ڕابگرن. هاي كانت الرسالة؟ أزمة يعني. هذه الرسالة كانت هاي فيما رسالة يتعلق واضحة انه اكو احنا اللي يسوي هيك قوانين عندنا عقوبات سياسية وعندنا عقوبات اقتصادية وعندنا عقوبات أمنية. محمود مەشەدانی سەرۆکی پارلەمانی عێراق چەند ڕۆژێک لەمەوبەر جەختی کردەوە کە پەیامی هەڕەشەی ئەمریکا گەیشتوتە سەرۆکایەتیەکانی عێراق کە ئەگەر پرۆژە یاساکە تێپەڕێنرێت ئەمریکا ناتوانێت لە ڕووی دارایی و ئەمنیەوە هیچ پشتیوانیی عێراق بکات. دەژڵێت بە گروپەکانی حەشدی وتووە کە باشترە چەند مانجێک پرۆژەکە دوا بخرێت لەبەر بەرژەوەندی گشتی عێراق، لە کاتێکدا حەشد لە ئێستادا هیچ کێشەی نییە و موچە و شایستەی دارایی خۆیان وەردەگرن و بەردەوامن لە کارکردن و پێویست ناکات لە ئێستا ڕیسکی لەو شێوەیە بکرێت و پرۆژەیە کە ئەمریکا ڕەتی دەکاتەوە تێپەڕێنرێت. حتى تكون ركائز عملها وأطر عملها محددة مقننة، يعني تقل مساحة الاجتهاد، وأيضا تحديد الواجبات وتحديد الحقوق، وأيضا تحديد الجزاءات والحساب. ئەوە لە کاتێکدایە پێشتر فالح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شعبی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا بەرگری لە یاساکە کرد و ڕەتی کردەوە یاسای حەشدی شعبی ئەو هێزە بکاتە هاوشێوەی سوپای پاسدارانی ئێران. هەرچەندە پێشتر پارلەمان چەند جارێک هەوڵی تێپەڕاندنی یاساکەی داوە، بەڵام بەهۆی تەواو ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە پەسەندکردنی دواخرا، بەڵام سەردانەکەی ئەم دوای عەلی لاریجانی ئەمینداری گشتی ئاسایشی نەتەوەیی ئێران بۆ بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی شیعە و حەشدی شعبی هانی گروپەکانیدا بە شێوەیەکی چڕتر هەوڵی پەسەندکردنی یاساکە بدەن.